سەرۆکی لیستی 247 ڕۆژی هەڵبژاردن بە ڕۆژی ڕاپرسی تەوتین دادەنێت. پارتی دەیەوێت کێشەکانی هەرێم و بەغدا بۆ خولی داهاتووی پەرلەمان و حکوومەتی عێراق بگوازێتەوە. بەهۆی خوێندنەوەی هۆندراوەیەکی کوردیەوە سەرۆکی پەرلەمانی تورکیا دەدرێتە دادگا. دکتۆر ڕەعەد ڕەفعات سەرۆکی لیستی 247 تەوتین لە هەولێر ڕایگەیاند بۆ دەنگدەرانی پارێزگای هەولێر ڕۆژی 11/11 ڕۆژی هەڵبژاردنە وەکو ڕۆژی ڕاپرسیە لەسەر بڕیاری تەوتین و ئەوانەی دەیانەوێت کێشەی موچە چارەسەر بێت و تەوتین کۆتایی بەوە بهێنێت کە موچەکانیان بارمتە بێت لە لای ئەو دەسەڵاتە پێویستە دەنگ بە لیستی 247 بدەن بۆ ئەوەی پەیامیان بگاتە بەغدا کە خەڵکی کوردستان لەگەڵ تەوتینکردنە. وتیشی بە دڵنیاییەوە ئەگەر بتوانین لەم هەڵبژاردنە سەرکەوتن بەدەست بهێنین ئەوە پەیامێکی زۆر کاریگەر دەبێت بۆ ئەوەی کە بەغداش پرۆسەی تەوتینکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان و دەرهێنانی لەژێر دەستی دەسەڵاتدارانی هەرێم خێراتر بکات بۆ ئەوەی لە ساڵی داهاتوودا چیتر کێشەی موچە نەمێنێت و هەموو مانگێک هاوشێوەی فەرمانبەرانی عێراق موچەخۆرانی هەرێمیش لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانی عێراقەوە موچەکانیان بەبێ دواکەوتن وەربگرێت. پارتی دیموکراتی کوردستان لە هەڵمەتی بانگەشەی خۆی بەردەوام پەیامی هەڕەشەئامێز و تۆڵەکردنەوە ئاراستەی بەغدا دەکات کە ئەمەش چەندین ساڵە و جۆرە پەیامانە بۆ هەڵخەڵەتاندنی دەنگدەرانی کورد لە هەڵبژاردنەکان بەکاردەهێنێت کە جگە لە زیانگەیاندن بە بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان و بڕینی موچە و بودجا هیچ سوودێکی نەبووە و پێدەچێت پارتی بیەوێ ئەو جۆرە سیاسەتە لە پێناو بەرژەوەندیە حیزبێ تایبەتیەکانی خۆی بەکار بهێنێت و وەکو هەڵوێستی نیشتیمان پەروەریش بە خەڵکی هەرێمی کوردستان بفرۆشێتەوە. چاودێران پێیان وایە پارتی بەو پەیامانە دەیەوێت لە جیاتی کێشەکانی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم چارەسەر بکەن لە ژێر کاریگەری سیاسەتی وڵاتانی ئیقلیمی ئەو گرژیانە درێژە پێ بدرێت و موچەخۆران و خەڵکی کوردستان ببنە قوربانی. نوعمان کورتوڵموش سەرۆکی پەرلەمانی تورکیا بەهۆی خوێندنەوەی چوارینەیەکی کوردیەوە و بڵاوکردنەوەی لە هەژماری پەرلەمان لەلایەن کۆمەڵەیەکی شوێنکەوتووی ئەتاتورکەوە سکاڵای یاسایی لە دشتۆمار کرا. کۆمەڵەی هزری شوێنکەوتوانی ئەتاتورک ئادەدا بەهۆی خوێندنەوە و بڵاوکردنەوەی هۆندراوەیەکی کوردی لە باکووری کوردستان سکاڵای یاسایی لەسەر سەرۆکی پەرلەمانی تورکیا تۆمار کرد. کۆمەڵەکە لە سکاڵەکەیاندا دەڵێن بەهۆی ئەوەی سەرۆکی پەرلەمان هۆندراوەیەکی کوردی خوێندۆتەوە و هەر بەوەشەوە نەوەستاوە لە هەژماری فەرمی پەرلەمان لە تۆڕی کۆمەڵایەتی یەکس بڵاوی کردوتەوە لەسەر بنەمای یاسای ژمارە 301 لە یاسای سزادانی تورکی و ئەتۆمەتی سوکایەتیکردن بەگەلی تورک کۆماری تورکیا و دامەزراوەکانی دەوڵەت بەکارهێنانی پۆسەکەی بە شێوەیەکی خراپ و ئێشێرکردنی دەستوور سکاڵای یاسایی لە دژ تۆمار دەکەن.